سلاوی خواتان لەبێت دەڵێن قەدەر مەودا نادات مرۆڤ خزم و دۆستی خۆی هەڵبژێرێت بەڵام هەڵێکی دی پێدەبەخشێت کە بتوانێت هاوڕێیەکانی خۆی هەڵبژێر و دەستبژێر بکات. ئەم شەو لەگەر کۆمەڵە کەسێکی جوان هاوڕێیەکی دێرینی شاری هەولێرین. کاک نەوزاد بەخێراتن، زیان خان، کاک ئیبراهیم بەخێر بن. کاک نەوزاد لەوەی دەست پێ دەکەین کە قەدەر کاتی کە خزمەکانت لەسەر فەرز دەکا بەڵام هاوڕێیەکان دەداتەوە دەستە خۆت، بەڵام تو قەدەر خزمیشی دایەوە دەستخۆیت و لەگەر ڤیانخان هاو سەرگیریت کرد. طبعا ڤیانخان پێ دەکەن من پێشەچی طبعا سڵاو بۆ کاک کامیران کە تۆ برادەری قەدیمی ژێمەی خۆت بە خۆت باش دەزانی عنکاوە لە دەشتی بەرانەتیە. لە عنکاوە علاقاتێکی استراتیجیمان هەبوو لە برا کوردەکان پێ 100 ساڵ و 200 ساڵ نمونەیشی زۆرمان هەیە. مەسەلەی قەدەر ئێمە وەکو قەدەرمان لە کوردستانە. هەندێک خەڵک وا تەسەوڕ دەکەی مسیحی علاقەی نییە بە کوردستانە. ئێمە خاک و شار و ژیانمان لە کوردستان بوو. عنکاوە بەشێکی استراتیجی لە هەولێرە هەر ئێستا لە کۆنەوە کو قەڵاتی هەبوو قەسڕەی عنکاوە هەبوو. قەسرا ئەو مێژووی کە دەگەڕێتەوە بۆ 4500 ساڵ پێشزاینی. هەروەها عنکاوە وەچی خۆی مایتەوە باشە لۆ وەچی خۆی مایتەوە مەسەلە برادەرایەتیە. مەبەستم لەو ئەوەی قەدەریش مەثەڵەن قەدەری ئینسان کە اختیاری بکاتن یانی اختیاری ناکاتن. من لە عائیلەیەکی ناوداری دەشتی بەرانەتی گەورە بووینە حەنۆ تەبیب لە هەر شوێنێکی بڕۆی چی گەردی چی هەرکی چی سورچی چی مفتی چی دزەیی هەمویان مام حەنۆ دەزانن. لەبەر مام حەنۆ پێ 6 ساڵ دکتۆری ئەو ناوچە بوو. تەبیب بوو. مام حەنۆ تەبیب بەڵێ. مام حەنۆ دەبێتەوە باپیرم طبعا منەوەی حەنۆ تەبیبم. نەوزاد پۆلس حەنە نعم حەنە الحەکیم. مەبەستم لەو مقەدیمەی چییە ئێمە مەبەست خۆنە بوو لە قسەکەی هەڵەی نا هەڵەمان نییە کاکەلۆ هەڵەی ئەوە لە منداڵیەوە لەگەڵ من بوو دەم لۆ بجێڕەوە دەزانی چۆن بوو یعنی بەخۆی باوکو و دایکی مامۆستای معروفن مامۆستە جەلال لە ڕەواندوز معروفە هەردووکیان لە ڕەواندوز بوون کە زەواجیان کرد کچی مامە کچی مام لە یەک ماڵ بوون ئەوە 66 قسەی دەکەم ئەمە هەردووکمان 68 هاتینە سەر دنیا. ڤیان دائیمەن لە ماڵی ئێمە دەوێن ئەوانە دەچوونە ڕەواندوز و دەهاتن فترەیەکیش لەگەڵ دایکی دەڕۆیشت و یەکەم نەوەی ئەوە بوو حەنۆ تەبیب دیسان ڤیانیش دەبێتەوە نەوەی حەنۆ تەبیب لەبەر دایکی ئامۆزای منە. ئەو زەختیارەکە دەزانین چۆن اختیارەکە بە عشرەت هاتەوە. یان لە مەکتەبێش پێکەوە بوون؟ لە مەکتەب لە کولیە زیاتر مەثەڵەن هەر یەک و فەرعی خۆی هەبوو بەس ئێمە هەردووکمان تقریبان پێکەوتەوە بوون پێکەوەش تەعین بووین زانە ئەمری ئیداری تەعینەکەمان پێکەوە بوونەوە. یعنی گۆ لە 68 پێکەوە ئەمە موالید 68 لە هەنجەوە پێکەوە بەڵێ لە یعنی وێنەمان هەیە لە ساڵی هەفتە. ڤیان خان با بێمە کەم بەڕێزت زۆر زار دەڵێن خۆشەوی یعنی زەواج هەندێک شتی تێک دەدا وایە ینی برادەراتی و خۆشەویستی شتوانەوە دیعاە. والله هەندێک دەرێن على ئەساس زەواج بەبێ خۆشەویستی نابی یان زەواج خۆشەویستی باش زەواج دێت ئەوە دەکەوێتە سەر ینی کوڕ و کچ پێکەوە. من لای من گرنگ ئەوەیە تەفاهمێک هەبی بینی کوڕ و کچ حتى ئەگەر خۆشەویستی نەبی تەفاهم هەبی تفكيري يعني تفكيريان نزيك بي طريقة تفكيريان ليكتر نزيك بي أو باشا تمنش تأثيري هي براستي تمن يعني مثلا حتى بين صالش فرق هبي لنيوان كروكتس يعني جنوميرت باشا بلام كزياتر تأثيري هي يعني استاجن جو هر هاوريكي زاران باش اون عمري زار بزار عصبي دبي اشتق او هاوريت اكيد يعني خو هاوريت تواو نابي كوتاي نابي بعكسوا ممكن صال بصال زياتر دبي بقوة تردبي سكا اما لك لمن ضاليه ونما زاني رفاقته وبرادراتي او شتانه نما زاني يعني
بس کە گەورە بووین و بە تایبەتی مەسەلەن لە ڕاگەیاندن پێکەوە ئیشمان کرد یعنی لە بیدایەت لەگەڵ من بوو زۆر پشتگیری منی کرد ئەو کاتە برادرایەتی بینی من و نەوزاد یعنی بەقووەتر بوو هەتا اتفاقمان کرد یعنی ئەوە زەواجی من و نەوزاد بە اتفاق هات بەخۆشەویستی. مبادرە لە چێ بوو ڤیان خان؟ مبادرە لە نەوزاد تاکید هەر لە کوڕ دەبی مبادرەکە بەڵام یعنی تەفاهممان هەبوو یعنی وەکو بڵێن نزیک بووین لە یەکتر عائیلەی نەوزادی دەناسن ئەو عائیلەی من یعنی بە حکمی ئەوە خزمایەتی. دەستخۆش کاک ئیبراهیم بەڕێزت وەکو هاوڕێیەکی تەمەنی کاک نەوزاد باشە ئەو هاوڕێتی چۆن دەنرخێنی چۆن تەمەشای ئەو هاوڕێتی دەکەی؟ والله هاوڕێتی بێ حقیقت لە برایەتی بە قەوترە ئەگە هاوڕێتیش ڕاست بێ هاوڕێتی مەش عادەتەن ئێستاکە نییە ئەمن بە نسبەتە خۆم کە باز دەکەم لە بابمەوە بابرین بابم وەختی خۆی دەیجێڕاوە لە بۆمان کە باپیرم شێخێک بۆ لە شێخەک گەورەکان دەیگوت ئەوە نەقلەن لە بام دەیگو ئەگە جیرانت لە قەبرستانش مەسیحی بێ هەرات و قازانستا ئەمە وە نییە بە تەختیت بێ بووینە برادەر بابم هەر بە خۆی لە برادری عنکاوی زۆری هەبوو بەڕەحمەت بێ حتا وەختی خۆی بدایەت یەکەم چشت کە ویستم بمە مارهات لە عنکاوی خانی لە بۆ کردم لێ عادی لەو کردم لە منتیقەی قەسە لە ڕۆستەمە یان ئەو کاتی چۆلی بوو کاک نەوزاد باش دەزانانی قەسە لە ڕۆستەمە کات دوو خانی لێ بوو یان لێ نەبوو ئێستاکە بوویتە ناوەندی عنکاوەیە ئەو بابرێن دەتوانم برێم یان کەوڕاسەیە لە بام ماتەوە بام زۆر مەسیحانی زۆر خۆش دەویست مالەلم لە بۆ خۆشی زۆر متدەین بوو بە زۆری مەسیحی خۆش دەویست دەیگۆ ئەوانە برادرم برادراتری و کاک نەوزادیش هەروایە لە ناوچێ لە منداڵی شەرپێکەوە بووینە لە منداڵی دراوسێژ بووین لە ناوچی حزبیەک دیماندی تێبا برێن لە مناسەبات لە تۆڕی پێکاتەکان زۆری ئیش کردیە کاک نەوزاد ینی حەوڵیدا ئاینەکان و ینی پێکاتەکان هەمووی بگەینتە یەک زۆری ئیش کردی یان حتا کو هەندە زاران بە سوحبەت دەرێن کاک نەوزاد پۆلس هەموو شتەکە بەس مەسیحی نییە لۆچکە لەبەرەوەی زۆر لە بۆ مەغارەداتن لە بۆ ئەو پێکات و دەورە پشتەکەی هەیە یان لە بۆوان یان زیاتر غارەتە ئینسانشی دڵسۆزە لە بۆ هەمووان ساڵی چەند ئەو برادراتیەتان ساڵی چەند ساری 2000 و تقریبن برێم 1 2 3 ئەو حالەتە هەلە کۆنفرانس بابم بەڕەحمەت بێ هەر لەوێ بەسی خۆم لەو کاتیەوە دەست پێ بەسی بابم یعنی پێشوەختی بەنسبەتەوەی بابی ئەمە ناوچەی زرارەتی مام حەکیم معروف بوو لەکنە مام بەخۆی خاروانینا باسڵ مام حەکیم هەموو داناسی یعنی کەس نەبوو ساحب ماربی لە جێ لە بەرامبەر مام حەکیم یان بەڕەحمەت هەردەیان گۆ حەکیم دکتۆر حەکیمیان پێدەگۆ ئەوە بچکە داهات نەخۆشی هەمووانی دەکرد و فشخصێتەکی معروفە لە ناوچەی زرارەتی کەەوە 32 گوند زیاترە. دەستخۆش کاک برایم کاک نەوزاد ئێستا بەڕێزت کاما مەش هاوڕین بە کەسێکی جوانت دەبینم چکە هیچ ئەوەکت نییە مەرزەک لۆ هاوڕێتی و دائما هاوڕەیەکی دڵسۆزی ئەزانی مەسەلەی هاوڕێتی مەراحلی هەیە مراحلی قوتابخانە و متوسطە و ئەعدادیە فەرقی دەکاتن لەگەڵ مەرحەلەی جامیعە طبعا من دوو جامیعەم خوێندەوە لە جامیعەی بەغدا تەواو نەبوو هاتمە هەولێر لە جامیعەی سڵاح الدین تەواوم کرد ئەوانە هەموو فەرق و جیازی هەیە ئێستا ئەوانەی منداڵ بوون پێکەوەین لە مەدرسە بەڕاستیت پێ بنێم لە عنکاوە ئەو جیلی شێستەکان تەمەشای بکە کەسیان لێرە نەماوە یعنی عدد الأصابع بە پەنجە دەژمێ بە پەنجە زۆربەیان سەفەریان کرد ئەوەندە فکر و هەوڵمدا کەسیان نەماوە لێرە مجموعەی 80 تا 90 لە 81 گەنجایەتی دەست پێم کرد یعنی گەنجایەتی ئێمە زۆر فەرقی هەبوو لە عنکاوە مجموعە گەنجێکمان هەبوو زۆر عنکاوە خۆشمان دەویست هەروەها فکریەن ئێمە ئەتو بخۆت باش دەزانی خەڵکی عنکاوە زیاتر شوعی بۆ ئەو کاتەی ئێمە لە ناو عایلەی شوعی گەورە بووینە ئەمە لەو کاتەی پەیوەندیمان هەبوو لە ڕێزەکانی حزبی شوعی عێراقی هەندێک کار و چالاکیمان هەبوو ئەو کاتەی کە من لە بیرمە تا ئێستا
ڕۆژی هەژدی شوباتی هەشتا و چوار قەت لە بیرە بناتێ کە حملەیەکی گەورەمان کرد لە ناو شاری عنکاوە ئەو شش کە ئێمە ئەو کاتە گەنج بووین ئێستا کەسیان نەماوە لێرە بەس خۆت و ڤیان خانوانە نا ئەوە عیلاقی مەسائلی تەنزیمی قسەی دەکەم هەندێک جەماعەتمان هەبوو تقریبان 50 کەس بووین ئەو دەوەترێ جەماعەتی تووت ئەمە دەمانگوت تووت یعنی غەریب هاتە لێدەن یعنی بزانە ئەو کاتە عنکاوی بوو زۆر خەڵکی غەریبی تیانە بوو مەبەستم لە غەریبی چییە ئەو کاتێ بە خۆت ڕژێم دەزانی مخابەڕاتی ئەو شتانەی هەبوو دەهاتن هەندێک مەشاکلیان کێشەی دروستیان دەکرد ئێمە ئەو مەجموعەی زۆر دیپاع لە عنکاوەمان کرد هەروەها تووژی سجن بووین مەرکە شۆرتە دووجارەی جیران لەسەر ئەو مەسائلانە بەس بڕوا بکەیت کە ئەو ڕۆژەی لە بیرمەلۆ لەبەر ئەمن لە قوتابخانە بوون کەشف بوو جەماعەتی على ئەساس پێشمەرگە نەبوون مەفرەزە نەهاتیە ژۆرێ هەموو تەڵەبەکانە خەریان کردەوە گوتیان هەموو پەنجەکانتان دەبی فەحەز بکرێتن من توممەوە بەو جورئەتەی سەعەت هەشتی پێش جەرەسی لێ بدا لای مدیری گوتم ئەمن دەبی بۆڕۆم و کێشەکەی بۆ من حەلکەوە بە قسمە لێ نەنەوزاد مەوجودە تێگەیشت لە من مامۆستا نووری ئێستا لە دەرەوەیە لەو کاتە ئەو مدیرە من ئینقازی کرد بڕوات هەبی لە نفسی ئەو سلێمانی و هەولێر و شوێنەکانیان کرا یەکسەر ئێدام لە شوێنی خۆیان کرد برادرە هاوڕێیەکانیش هەموو دڵسۆز بوون هەموو کەس لەسەر کەس قسەی نەکرد دەزانی چێ برادەرەکان کەس نەبوو ئەمن کەشف دەبم لەبەر ئەمن لە چاری عەدادی بووم ئەو شعبەی کە ئەمن تێدا بوو هەموویان برد لە ئەمنی عنکاوە تقریبا 17 کەس ئەوانەی عایلەی شوعی هەموویان برد من چوومە لە ماڵێ خەوتم لۆ خۆم بەستراحەت مدیرەکە زۆر باش بۆ موقفی مدیر ئەو کاتە تەڵەبەکانی ئێمە نادازانی چیە مەسەلە بەس ئەوەندەیان لێدا ئەوەندە کەس احترافی ناکە لەسەر دڵسۆزی لەسەر هاوڕێی خۆی هەموو ئەوانە هاوڕێین یەک لەوانە جەنان جەبار کە لەگەڵ من بوو ئێستا سەرۆکی ئەنجومەنی نەتەوەی کلدانە یعنی ئەوە هەر خزمە و هەم پێکەوە بووین یعنی ئەوەندە دەلێت ئێمەیان لێ دێمە بە تەحمل بین گوتمان ئێمە نازانین چێ کردیت یعنی ئەوە لە زمانی مزەکەرە لە زمانی یادەوەریەکانی یادەوەرەکانی کە برادەری زۆن ئەوەی هەشتایەکان زۆر بەیان دەستخۆش گیری شێستەکان نەماون تەواو دەستخۆش ڤیان خان هەندێک زیکرایەت خۆشم لە بژێرەوە لە برادەراتیتان لەگەڵ کاک نەوزاد والله لەسەر تویست بەشەر نهاتیە نەوزاد نا و کاتە یعنی زانی چۆن زۆر بەهێمنی بوو نەوزاد زیاتر بەعقلەوە تەفکیری دەکرد یعنی زۆر وەچی عەرەب دەڵێ متهور نییە ذکرایاتی خۆشمان ئەوەیە زیاتر لە مەسائلی ڕاگەیاندن و لە کەنیسە پێکەوە بووین دەچینە سەفرات واللهی شتێکی ئەوە بەبیرم نایە بەڕاستی یعنی هەکە قسەی یەکەم وەخیر ئەوەلی لە ماڵێ تویان کاک نەوزادە یعنی ئاگای لێ نییە پێم لێ نا ئەوە بینمان ئەوە نییە بڵێن مەسەلەن وەڵاهی دەبی یان قسەی ئەو بی یان قسەی من بی نا جار بەجار بەشەردین مەسەلەن حەز دەکەم قسەی من بی یان حەز بەس لە ئەخیرەوە اتفاق دەکەین چکە لە بەرژەوەندی خۆمان یعنی تو ئێستا نەسحەت دەکەی کە مەسەلەن ئەو پرۆسێ لە هاوڕێیەتی بتە هاوسەرگیری یعنی لە برادەر ببنە زەواجکەن وا بزانم ئەوە باشترە یعنی زیاتر تێک دەگەن زیاتر لە یەکتر تێک دەگەن یعنی زیاتر مثلەن ئەمن مثلەن نەوزاد دەزانم چۆن تەفکیر دەکا نەوزاد دەزانم هەڵس و کەوتی چۆنە لۆیە منت مثلەن ئەگەر کە ئەو تووڕە بی ئەم یعنی محاولەی دەکەم زۆر تووڕە نەبم بەهێمنی کێشەکە حەلی بکەین جار بە زاریش ینی ڕاستی قسە بکەین هەردووکمان تووڕە دەبین بەس یعنی المهم لە ئەخیرەوە اتفاق دەکەین باش کاک ئیبراهیم بەڕێزت چی یادەوەری خۆشت لەگەر ئەو دوو ئینسانە جوانەی هەیە وەڵی یادێوەری زۆرم لەگەر ئەو دوو بەڕێزە هەیە یعنی زۆر زاران دەچمە ماڵیان کەس لە مارێ نییە مەسڵ بۆ نمونە زۆرم نانیان لەگە خواردیە دەگەریان زۆر دانیشتیمە کاک نەوزاد شەوەکی پێکوە لە ماریمە دانیشتین
يعني هەروەمان دەزانی سەعات 11 دەونیوە لە کاتی ئەوەندە مەزانی سەعات 3 گوتیان کوت چ برێمە ڤیان خانی گوتم برێ لەکەم برایم زراری بینە ئەو یەک لە یادگارەکان بەس تێبینیەکم هەبوو لەسەر ئەوەی کە ئایا متتەفقینە دوو نەفەر بخۆ عادەتەن دوو نەفەر لەگەر یەک بن ئەگەر کێشەیان نەبی معنایەوەیە ئەوانە هیچ تەعاملیان لەگەڵ یەک نییە معنای ئەوەشە کە یەکەچیان دائیمەن مەغدورە فدائیمەن بەخۆی دەبی ئەو احتیاجە کە تەفا دەبینی بەداخەوە بە زۆربەی حاڵاتی تەلاق کە ڕوو دەداتن لە یەکەم 2 ساڵ و 3 ساڵە چکە ئەوە دوو بیر لەگەری یەک ئەو هەیە ڕێک دەکەوی هەندێک تەنازل لەوی شتی نوێ پیادەوی ئەوە عینە یان دەتوانین بیکەنە دوو توخمی کیمیاوی بۆ نمونە یان ئۆکسجین و هایدرۆژین کە لێک بدەین تاقاک دەرەسی ئینێرجی دەرەسی یان وەکو ئاگرێک وەکو هەڵمە هایدرۆجینی دەبتە ئاو دەبتە قمبلەی H2O دەبتە ئاو ئەوجا مثلا ئەگەر ئۆکسجین دەبتە قمبلە ئەجا ئۆکسجین و هایدرۆژین لەگەرێک تەفاعل بکەن تاقەش لێ دەرەچیتن یان وەکو تاقە ئینێرجی لێ دەبتە ئاو دەبینی ئاوەکە یعنی لە مواصفات نە بە ئۆکسجینی دەرەچیتن دەچیتن نە بە هایدرۆژینەکە دەرەچێت فەژن و مێرداتی و هاوڕاتی بەڕێی من هەمان شتە تو دەبینی بدایەتی لە هاوڕێکتە هەندێک مواصفاتی خەسایسی نازانی وردە مثلا دەزانی بە چ تووڕە دەبی بە چ توێ ناخۆشە لە تو هەندێک لەوی هەندێک هێڵە دەبنە برادەر ئەمن تەمانەوە باسی جیلی خۆمان دەکەم جیلی ئێستا کە وا بزانم برادەراتی زۆر کەمە مادەیە مەسلحەتی تەواو ناتناسی دەستخۆش کاک برایم کاک نەوزاد ڕاز دەکات لۆ ئێستا ئەو نەوەی نوێیە ئەو نەوە تازەیە برادەراتی کاڵ بوویتەوە کاک نەوزاد برادەراتی کاڵ بووە لەبەر عەولەمە لەبەر مەسەلەی تەواصلی ئیجتیماعی فێسبوک و ئەوانە وەکو پێشان نییە کە ئێمە لە یەک جادا لە یەک شار لە بینی دوو گوند منتەقەی ناوچەی زرارەتی و گەردی مەثەلەن ئێستا تۆر بڕۆ لە ناو گەردی بەس بڵێ پۆلس و یان نەوزاد پۆلس یەکسەر هەڵدەچیان ذکرایاتی ئەوەمان هەیە ئێو کاتە برادراتی جددی بوو برادایەتی یعنی نەوایی تێدا بوو نەوایی جوان ئێستا کاکە گەنجی ئێمە پەروەردە دەبن لەسەر پەروەردەی معلوماتی ئەوزە معلوماتی نەک بۆ پەروەردەی نیشتیمانی نەک بۆ پەروەردەی دەبینی هەڵایەکی لە فەوزایەکی فێسبوک و لە هەڵایەکی توکتوک و ئەوانە ئێستا پیا برە کاکە برادراتی لە چی دەبنێتەوە برا یعنی ئەو کاتەی هەندێک مەسەلەن مەبادیئی مجتەمەعی کۆمەڵایەتی هەیە ئەو مەبادە ئەو کاتە مەوجود بوو مەثەلەن ئەتوو لە ناو پەروەردەی ماڵ بووی لە ناو پەروەردەی مامۆستا بووی لە ناو پەروەردەی کەنیسە بووی یان جامع بووی لە ناو پەروەردەی عەشیرەت بووی کۆمەڵایەتی بوو ئێستا ئەو پەروەردانە نەما لەبەر ئێمە مەسەلەی برادەراتی تێکچووە برادەرایەتی نەما وەکو جاران من هەوڵ دەدەم کە قسە بکەم لە دوای نۆهەتوو یەک مەثەلەن ڕاپەڕین کە هات ئێمەش جیلەکی ڕاپەڕینی ئەو کاتە ڕاپەڕینش هەندێک ئەوەی تەمەڕودمان هەبوو زۆر ئەوەمان هەبوو هیوامان هەبوو بە ڕاپەڕین کە ئێمە ڕزگار بوون لە ڕژێمەکی بەعس و فاشست ئێمە خۆمان بە ئەوەمان داناوە کە ئایندەکەمان زۆر بەرەو باشتر دەڕوا ئێستاش الحەمدلله یعنی کوردستان بوونی هەیە ئەو کوردستانش ئەگەر نەبینێتەوە لۆ ئێمە هەمووی زەرەرە بڕوات هەبی هەندێک خەڵکی دەڵێن من لە کوردستان 24 پێش 2 ساڵشم گوتیە لە نەشرەی ئەخبار ڕئیسی من گوتم کاکە تەسەور مەکەن عنکاوە نازانم چ بوو عنکاوە بە کوردی قسە ناکەن کاکە عنکاوەی ئەسلی هەمووی بە کوردی قسە دەکەن بەس ئەو عنکاوەی کە 14,000 کەس بوو هەمووی عنکاوی بوون ئێستا 46,000 کەس هەیە 7,000 عنکاوەی ئەسلی نەماوە یعنی دەبی ئێمە هەندێک پێکەوە ژیان بەسن هەندێک فەرق و جایزەی بکەن کە مەراحلی فەرقی هەیە ئەو مەرحەلەی ئێمە کە پێکەوە بووین خەباتی کوردایەتی ئەمە بە کوردایەتی خۆمان بە کوردایەتیدا دەرێن طبیعیە مع العلم ئێمە کلدانین مەسیحینە کریستان هەموو عنکاوە کوردستانین ئەو زەمن لە نەشرەی ئەخباری ڕئیسی گوتم کو دەلێن کوردستان پشتی چیایە ئێمە دەلێن کورد پشتیمەیە دەستکردیانەکانە ڤیان خان کاک نەوزادیش پشتی تۆ لە هەموو شتەچی بەتاکید من لە بیدایەت باسم کرد یعنی بە تایبەتی لە مەسەلەی ڕاگەیاندن زۆر پشتگیری منی کرد چکە ئەگەر نەوزاد نەبایە نەم دەتوانی ینی بگەمە ئەو ئاستای ڕاستە من لە
دو تقريبا من دستن بيكرت لراقا ياندن حشتا ما زواج ما نكردبو بلام خو هر يعني تواصل ما نهبو باشا بيروريت خوش مدي أو كاتي نو تدو والله بيروريت شي لا يزقي حزبي شيوعي بله أو كاتا هات ببني قوتي حزكي لا إعلام إيش بكي قلت والله من لنا تدو باش كتخرج مكرد لكلية دست مكرد بقى إعلام والله قلت والله إيش كمان هي قر حزكي بيكوا إيش بكين قلت بونا يكم برنامج بو هر بزماني خومان يعني بله. بزماني كلداني خومان سرياني لا إزقا والله وبظن برنامج شي أو ما يطلبه المستمعون اشتوا نظام بكردي بله داوكاري جو جران بله أقول كان بيشتري أو أبو يعني بيشتري أو كاتا وشتاني أي تقريبا يعني يكم زاربو يكم قراني شلوي أوكرت إهدا كرت يكم قراني بين مان ويا خب السودانة هربا زماني السريانية بزماني السرياني خب السودانة أو كاكا براتشي بلاي من نازانا بس لبيرت معها ما لين معها ناكو ببيرما كاكا براتشي ببيرما والله بس يعني كمك قراني شمال ها كمك قراني شمال صايب الزور جوان دري من نازان ما ممتازة وش قلتني عرب قلتني أو إحراج جمك نانا إحرازني أنا خوش دست خوش بي سكاتو إنسان شي راقي عندن كاري واي دو خوادنگی خوش نادا به همو کس والله نازن يعني زور ببير منيه بس يعني ضل خب سودانا خو ميلان ببير منايا براستي يعني سلو قرانية شي زور هادئة كقراني أو أبو أوزا أولوتي ليدا دا بشريت يعني نا أول بيش كشيك بس شريط أو كاتا شريط بو شريط بله كاسيت كاسيت بو بيكا ما يعني بيكا وجه مان ليبو بله كاك إبراهيم ما توش دنقت خوجنيا دنق بنا والله دنق خوجنيا بس أمن تبيني كم هو بلا سقطي كاك نوزادي بله نامي هست بمقدوري خوب كلا برامبر هالشو كوتي هندك نفرك العنكاوت إستك من ككردك دو نفر بابرين بتحديد دو آفرتي مسيحي كلداني لقليك برون لزادي أم دزانم أو خلتش عنكاوي أو خلتش عنكاوينية بس لزلو لرويشتنان راديارة بس كاك برام سؤالك بس أدي وش الشار جورة دبي خلق دينا بخوي بس يعني بس شار جورة دبي مثلا عنكاو مان لبيرة زادكي بينه وليرو عنكاوي لبيرة أنا فيان خان بس مدينة العاب بو وتسولواني بو درجة هم يكمل أو كوراني عنكاوي وتسول بو مدينة صح أيوة كورانا كان درجة ما درجة مقصد ملسيا للرويشتن حتى رويشتن كواشتشي زور بسيطة أم يك بخوم دو نفر يك دكمو أو باصل هي عنكاوية أو باصل هي بغداد يعني إلايتك لقريز زور جواز لا تزل للرويشتن لقصة كردن استمع برو كوتاي برنامج كيدروين أو برادراتي جوانت لقر أدو كسر جوانه وبرزي كو وصف ذكي والله برادراتي بحقيقة لبرا باشترا تسكلو برادراتي تو زياتر لقريان معاملة دكي وزياتر لقريان انت تسو كونتاكتي لو أنا زياتر إيشد بوان بيجك بحكمي وي برادراتي عادة يعني نبي هاو بير بين يعني هاو بيشبن يعني نبي لاشتشي نزيق بين شرطين لقبرا كانت يعني هاو بير بي أو زياوازي هي يعني فلوي بس مو شرطي برادراتي كا لسم مصلحة نبي أو برادراتي زور بيروز دبي حتى خوا بيبرجون دبي أجبرجون دي تي دبي خوا بيروزي ناكاتن دست خوش فيان خان آخر قصة لسر أو برادراتي زوني خوتو كاك برايمو خاصة كاك والله برادراتي لقل كاك إبراهيم يعني زور خوشة إنسانة هادئة تكلوي مال مان زور يعني وكو برا حسابي دكام كديتا مال أدي لقى أوبيا وجواني أو رفيق
رفيق العمر رفيق الدرب يقولوا هاوري تمن هاوري براستي تمن. هاوري هاوري تمن تمام هاوري وهاوسري تمن كاك نوزاد آخر قصيدة دينو بريزت من لە هاوڕێاتی و لە مەسلەی برادەراتی ئەوەندە دەرێم ئێمە دەبی خۆمان بپارێزین. کۆمەلگای کوردستانی کۆمەڵەیەکی داخراو نییە، کراوەش نییە، کۆمەڵەیەکی منفتەحە. دەبی ئێمە ئاگامان لە هەموو دەور و بەرمان بی، لەبەر ئێمە ئێستا زۆر دژایەتی کوردستان دەکرێت. ئێمە پێویستمان بە برادایەتی ڕاستەقینە، بە هاوڕێاتی ڕاستەقینە بۆ بیناکردنی دەوڵەت و نیشتیمان. منیش وەکو نەوزادم لە مەرحەلەی ئیستیفتا گوتم من نەوزادم دوو برامایە، یەکەن ئازادە ئەوی تر ئامانجە و ئامانجەکەمە سربەخۆی کوردستانە. پێویستمان ئێستا ئێمە بەرەو کوردستانێکی بەختەوەر، بەرەو کوردستانی ئاشتی و ئارامی و سەقامگیری بڕۆین لەبەر متغەیراتی دووەلیە. ڕاستە سیاست نییە، بەس ئەمن برادەراتی و هاوڕێاتی هەموو دەلالەتە کە ئێمە ئەگەر هەمومان پێکەوین دەنگمان دەگاتە هەموو شوێن. دەست خۆش بەو قسە جوانانەی تو کۆتای بە بەرنامەکەمان دەینێ خوا کوردستانمان ئاوادان و سەلامەت بکە، تەندروست بن.